لە لافاوەکانی شاری هەولێردا بازاری کاسبکاران و گەڕەکە هەژارنشینەکان هەمیشە قوربانی یەکەم و سەرەکی بوون کە تەنها لەم ساڵدا 3 جار لافاو زیانی گەورەی پێگەیاندوون. نوێترینیان لافاوەکەی ڕۆژی پێنجشەممە بووە کە بەرپرسانی شارەکە ناویان لێناوە کۆبوونەوەی ئاو، بەڵام بێئاگا بوون لەوەی کە بازارەکە وەکو سەیداوە و تەیراوە ڕەنجی چەندین ساڵەی دەیان کاسبکاری هەژاری بردووە. بەشێک لە کاسبکارانی بازاری سەیداوە باز لەوە دەکەن کە ساڵانە لافاو دووبارە دەبێتەوە و زیانی گەورەی پێگەیاندوون، بەڵام تاکو ئێستا حکوومەت چارەسەری ڕاستەقینەی بۆ کێشەی ئاوەڕۆی ناوچەکە نەکردووە. بەنسبەت بارانەکەەوە سعات تێمە هاتین 7:30 بوو، وەڵا هەمووی چارە جێبی زاخی نەبرد، ئاوەکە لەو دیوە ئەڕۆی نازام لێو کرابە دوای ئەوەیان گرت بە ئێرەیە هات، ئەتر ئاوەکە هات ئێرە هەمووی بۆیە فەیەزان هەتا ئێرە ئاو هات تقریبان لەوانێ 3 مەتر ئاو لێ بەرزەوە بووە. ئەو دوکانانە فەقیرە و ئەشیا و شتەکان هەموو لەسەر ئاو بوو. خەتای خۆشمانە خەتای حکومەتشە، ئێمە زبری تێدەکەین، حکومەتەکە زێرابەکەی کچکە دروست کردووە. غەڵەتیەکە لە هەردوو لایەمانە نەک لە لایەکمان بی. ئەو کاکەیەش ئەگە زوو بێتن ئێرانە ئاوی کەمتر دەبی باشتر دەبیتن و چیمەتێخکایان کەی لێ نەیەتن. گەڕەکی ڕۆشنبیری لە هەولێر ئەمە بۆ جاری دووەمە لەم ساڵدا لافاو دەیانگرێتەوە. جاری ڕابردوو 5 هاوڵاتی تەنها لەم گەڕەکە بوونەتە قوربانی و ئێستاش دانیشتوانی ئەو ناوچەیە لە ترسی لافاو شەوانە خەو ناچێتە چاوانیان. سەرەڕای ئەو هەموو زیانەی بەریان کەوتووە کەس بەرپرسیارەتی ڕووداوەکان هەڵناگرێت و حکوومەت تاکو ئێستا قەرەبووی لافاوی یەکەمی بۆ نەکردوونەتەوە. بە 5-6 کەسانی دی ئەو ماروشتم هەموو وەرگرت و ئێستاش من داروشتم هەموو ڕانی ماری خەزورم کردێ و لەبەرچی هۆکار لەبەرەوەی کاکە چاوەڕێەوەی دەکەین بەڕاستێک ئێستا عندوو پرشکە بارانت کە بباری توش ئەوەز عای دەبینەوە جدی من داری ساوە ئەو شتانە بەڕاستی خوانە خواستە باوەچکە بەرەگوتی زەرری گیانێکمان نەبی ئەوە زەرری ماریشەی بە زەرری گیانی هەر نەبی باشە بەڕاستی بشری زێداوە زبلی زۆر هەیە ئەو زبلی گفڕی نەدەن ینی چێشی گەورەیە لەو چێشی دناوە شاریدا ئەو چێشی بێ معدەتی هەیە الحەمدولله هەموو هەیە بەس مراقبی تنێ داخیک مراقب هەبە ئەو ئیشە نەدەهات ئەوهانەها لێرە دوکانی خەڵکی تێک چوونە نابێ. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان و بارینی باران هەولێریەکان لە ترسی لافاو دڵیان لە مشتیاندایە. هۆکاری سەرەکی لافاوەکانیش خراپی ئاوەڕۆی شارەکە و دروستکردنی پرۆژەیە لەسەر ڕێڕەوەکانی ئاو کەچی حکوومەتی هەرێم بە دوای چارەسەری بنەڕەتی کێشەکاندا ناگەڕێ و تەنها لە کاتی کارەساتەکان دێنە سەر شاشە بۆ خوێندنەوەی ئاماری قوربانیان و زیانەکان. ئیتر وەکو ئەوەی هیچ کەسێک کەمتەرخەم نەبێت و هیچ چارەسەرێک لە ئارادا نابێت. چاوەڕێ دەکەن تاکو لافاوێکی دیکە و بۆیان گرنگ نییە چی بەسەر خەڵک دێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.